بگەینە مردم خنکام لە پێنا ئەوە جیهازی ئێمارایە لە نەخۆشخانەی ئاشتی ئێستا کە ئیژ ناکە لەبەرەوە ئیژ ناکە زمانی شەریکەی خلاص بووە جیهازەکە بەخۆی هیلیۆمی دەوێت ئەو هیلیۆمە شەریکە دەبی بینی لۆمان تێکاتن هەموو 4 مانگ 5 مانگ جارێک دەبی بێ هیلیۆمی تێکات بەڵام ئێستا کە تێناکرێتن لەبەرەوەی زمانی نمایە ئەو هەموو جارێ لە فەرماگەی تەندروستی هەولێری نوێ دەکرد ئێستاش بەتەمانە بەس ئەو ماوەی لەبەر موزوعی کۆرۆنای ئیشەکەمان تاخیر بووە ئێستا کە ماوەی تقریبا 8 مانگ زیاترە لە کار کەوتیوە وەڵا فشار زۆر دروست بووە زۆربەی نەخۆشەکان دەبی ئیحالە بکرێنە بۆ هەولێری کاتێکدا ئەنی ئێستامە نارێ ماوەی 8 مانگ زۆرە کاتێکی زۆرە بەس هیچمان ئەوەی لە دەست ئێمە یعنی مە کتابمان کردی هەموومان کردی لە بۆ فەرماگەی تەندروستی و ئەفلامیشمان نییە لە ئێزان یعنی مەثەڵەن ئێستا کە من نەخۆشەشی بەڕێ دەکەم لێ بکانە دەبی سیدیەشی بدەمێ ئێمە ئەگەر فیلمم هەبی فیلمەکەی بدەمە نەخۆشی لۆ من باشترە و لۆ خەڵکەکەش باشترە هەم ئیستیفادەی زیاتر دەکاتن هەم لۆ دکتۆرێک کە ناردیتی لۆیش ئاسانتر دەبێت یعنی زۆربەی زۆری خۆ ئەو دکتۆرانی لێردانش کۆمپیوتەر لە بەشەکانیان نییە کاکە پێویستە ئیش بکات ئەو یعنی زۆر ڕۆژە بوو ئەمە 25 نەخۆشمان بەڕێ دەکرد لێ ئێستا کوو پێویست ئەنی لەوە تیسمێنەوە لێدە کەس هاتبیت و گەڕایتەوە بەڕاستی ئێمە جیهازی ئیمارای کە ئاشعی ملەوەنە لە مانجی 2 عەفوەن ئەو جیهازە لە کار کەوتووە بەهۆی نوێکردنەوەی عقد لەگەر کۆمپانیای فلیپس ئەوە سعایدی سەر وەزارەتی تەندروستی نییە عایدی بەڕێوەبەری تەندروستی هەولێر نییە ئەوە لەگە وەزارەتی دارایی و لەگە عقد نوێکردنەوەیەوە لەگە کۆمپانیای فلیپس ئێستا طبعاً ئەو ماوەی بەهۆی نەخۆشی کۆرۆنە و ئەو قەیرانی دارایی کە بەسەرمان هاتووە چکە تەکلیفەکە هەر جیهازی ئێمە نییە نەخۆشخانەی لەدایک بوونە لە سۆران نەخۆشخانەی ئاشتیە نەخۆشخانەی پیرمامە ئەوەش غازی هیلیۆمی خلاص بووە غازی هیلیۆم تقریبا نێزیکی تەکلیفی 2000 تقریبا 2 دەفتەر ئەکات ئەوی شەستانێکەمە خەبەرمان کتابمان کرد بۆ وەزارەتی بۆ بەڕێوەبەری گەشتی تەندروستی هەولێر و وەزارەتی تەندروستیش لەگەرماندانە کەرتی تەندروستی لە سۆران بەداخەوە جیالەوەی کە وێرانە لەو پەڕی خراپیشدایە سۆران ناوەندێکی گرنگی هەرسێ قەزایە قەزای چۆمان و ڕوانز و مێرگە سوەر خەڵکێکی زۆر لە ڕووی تەندروستیەوە سەردانی نەخۆشخانەکانی سۆرانەکەن بەڵام ئەوەی جێگەی داخە جێگەی نیگەرانیە هیچ لایەنێکی دەستەی کارژێری سۆران یاخود تەندروستی سۆران خەمێک لەو نەخۆشخانەی سۆران ناخۆن سامن یەکێکم لەوانەی کە بەڕاستی کارەساتێکی ناخۆشم لە تەندروستی سۆران دیوە تقریبا پێش ماوەیەک هەندێک فەحس و پشکنی نیشتیوام هەبوو لە تەندروستی سۆران بەڕاستی یعنی جیالەوەی کە هیچ لە فەحسەکان ڕاست دەرنەچوون فەحسەکان لە ڕووی ئامێریەوە لە ڕووی پزیشکیەوە ڕاست دەرنەچوون خەلەلێکی هەبوو زیانێکی زۆریشی لێدام بۆ منستا بۆ هەر فەحسێکیان بۆ هەر شتێکی گرنگە بێ سەردانی هەولێر کەم یا قوتەدانی پارێزگایشکەم ئەوەش بەڕاستی ئەرکێکی قورسە بەسەر هاوڵاتیانی ئەو شارەدا بەڵێ من خۆم ڕۆشتم بۆ پشکنی ئارای بەداخەوە نەبوو و ماوەی باش چاوەڕێم کرد هەر ئەمڕۆ ناسبەی تا ئێستاش پێم وایە چاک نەبووە و خوازانێت تا نومانیشکەش چاچیەکەن چکە هیچ خەڵکێک هیچ کەسێک خۆی لێ بەخەم ناکات لە ڕووی دەرمان من ئێستا ئەگەر ئێستایەوە بە کامێرەوە لەگەڵم بێن دەرمان فرۆش هەیە تەنها 1 مەتریان بینە نرخی زۆر جیاوازیان هەیە ینی ئێستا بەڵگەم لایە لە 3 دەرمان فرۆش 3 دەرمانخانەی لە سۆران بەس ڕۆیشتم پرسیاری حەبم کردو بە 3 نرخی جیاواز ئەوەش هیچ سیستەمێکی بۆ دانانراوە هیچ لایەنێک هیچ دەستەی تەندروستی سۆران هیچ سیستەمێکی بۆ دانەناوە